خی پەروەردگار دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين كفروا بآياتنا بەڕاستی ئەو کەسانەی کە بێ باوەڕن بەرامبەر بە ئاەتەکانی ئێمە سوف نصليهم نارا لەمە و دوعادایان خەینە ناو ئاگەری دۆزەخەوە بەو مەرجەیە کە لەسەر بێ باوەڕی مرد بن ئەو کەسانە. ئەنجا خی پەروەردگار دەفەرمێ كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها هەر کاتێک لە ناو ئاگەری دۆزەخدا ئەو کەسانە ئەم پێستەیان سوتا و نەما سەر لە نوێ پێستێکی دیکەیان بۆ دروست دەکەینەوە کە جیایە لەو پێستەی کە هەیان بووە. ئەنجا خی پەروەردگار حکمەتەکەیمان بۆ ڕوون دەکاتەوە. بۆچی؟ خی پەروەردگار دەفەرمێ لیەذوقوا العذاب بۆ ئەوەی کە سزای زیاتر بچێژن، بۆ ئەوەی کە سزای زیاتریان توش بێت بەهۆی ئەوەی کە پێستەکەیان سەر لە نوێ بۆ دروست دەکەینەوە. إن الله كان عزيزا حكيما بەڕاستی خی پەروەردگار بەتوانایە لەسەر ئەوە و هەر کارێک کە بیەوێت دەیکات و خی پەروەردگار کارەکانیشی لە شوێنی خۆیدان کارزانە. کاتێک کە ئەمە دەکا بەرامبەر بە ئینسانێکی بێباوەڕ دیارە ئەو کەسە مستحقیەتی و بۆ خۆی وای کردووە کە خی پەروەردگار بەو شێوازەیە سزای بدات. ئەنجا ئەم ئاەتە چیمان پێ دەڵێت لە ڕووی زانستیەوە؟ ئەوەمان پێ دەڵێت کە زانایان تاوەکو دوای جەنگی جیهانی دووەمیش نەیان دەزانی کە ئازاری سووتان تەنها لە سنووری پێزدایە، بەڵام لە جەنگی جیهانی دووەمدا دوای ئەوەی کە پزیشکەکان سەرنج دەدەن دەبینن ئەو کەسانەی کە برینەکەیان سەرپێستە ئازاریان زیاترە، ئەو سەربازانەی کە برینەکانیان قۆڵە ئازاریان کەمترە. بۆیە لەوەوە بۆیان دەردەکەوێت ئەم ئاەتەی کە خی پەروەردگار ئاماژەی پێکردووە 100% تەواوە کە هەستکردن بە ئازاری سووتان لە سنووری پێزدایە. ئەگەر سنووری پێستی تێپەڕاند دیارە ئینسان ئازاری کەمتر دەبێت. بۆیە خی پەروەردگار کاتێک حکمەتەکەیمان بۆ باز دەکات دەفەرمێ لیەذوقوا العذاب بۆ ئەوەی ئەو کەسانە ئازاری زیاتر بچێژن و ئازاریان زیاتر توش بێت. دیارە کاتێک کە ئینسان پێستی سووتە کەمتر هەست بە ئازاری سووتان دەکا لەبەرەوە خی پەروەردگار سەر لە نوێ پێستیان بۆ دروست دەکاتەوە. بۆیە لە ڕاستیدا زانایانی سەردەم زانایانی بواری زانستی پێمان دەڵێن کە ئێستا دوای لێکۆڵینەوە زانست گەیشتۆتە ئەو نەتیجەیە کە بەڵێ هەستکردن بە ئازاری سووتان تەنها لە سنووری پێزدایە. بۆیە ئەمە بوو بەهۆی موسڵمانبوونی دکتۆرێک کە ڕاگری کۆلێژێک بووە لە وڵاتی تایلەند دوای ئەوەی کە لە بواری پێزدا پسپۆڕە ئەم ئاەتەی بۆ دەردەکەوێت. دەزانێت کە خی پەروەردگار ئاماژەی پێکردووە و لە دوای لێکۆڵینەوەش زانایان ئەو حەقیقەتیان بۆ دەردەکەوێت ئەم زانایە لە نەتیجەی بیستنی ئەم ئاەتەدا سوبحان الله مسلمان دەبێت. بۆیە ئەم بابەتە ئەم ئاەتە پێمان دەڵێت بەڕاستی زانست پێمان دەڵێت ئەگەر بە شێوازێکی زانستی بڕوان نەدینەکەتان بە شێوازێکی فیتڕەتێکی پاک بڕوان نەدینەکەتان دڵنیا بن زانست پێمان دەڵێت دەبێ ئیمانمان بەهێز بێت. زانست پێمان دەڵێ دەبێ بڕوا بەخوای پەروەردگارمان بکەین چونکە ئەمەی کە لە قورئاندا 1440 ساڵ بەگرە زیاتریش خی پەروەردگار باسی کردووە. ئێستا لەم سەردەمەی پێشکەوتنەدا زانایان دوای لێکۆڵینەوە دەگەنە هەمان نەتیجە، بەڵام ئێمە بەهۆی دینەکەمانەوە ساڵانێکە کە لەم زانستانە بەهرەمەند بیون و هەروەها زانیومانە. بەڵام بەڕاستی ئینسان کاتێک کە ئەم حەقیقەتانەی بۆ دەردەکەون جێی خۆیەتی بەڕاستی ئیمانی بەهێزتر بێت و خۆشەویستی دینەکەمان زیاتر لە دڵماندا دروست بێت.